دەچینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان. باشە ئاکام چۆنی لەگەڵ سواربوونی تیارەوە ئەم بابەتانە تا فۆبیات نییە جارێک تۆتم فۆبیا مێ لەگەڵ بەرزیە بەڕۆڵا فۆبیامەیە بەزیتر کە تۆ سەفەریش پێ بێ سواری تیارە بیچارە دەبەستی بەڵێ ئاکەم فڕۆکەوانی بەڕاستی کارێکی سەختە بەدڵنیایی چۆن یەکەم جار کەسێک دەوێت فێری شۆفێری بێت کۆمەڵێک ڕێگا هەیە دەیگرێتە بەر اینجا دەتوانێت بۆ نمونە ئیتر ئەمە بێتە با بڵێن ساقی سارێک بە هەمان شێ فڕۆکەوانیش بەڕاستی ڕاهێنانی دەوێت کارێکی سەختە لەگەڵ ئەوەی کە کارێکی سەختە خۆشببختانە گەنجێک لە بالیسان دەبێتە فڕۆکەوانی جەنگی هێزی ئاسمانی جایمە لە چاوەری بەرنامەکەماندا ئێمە ئەمڕۆ باز لەوە دەکەین بزانین ئەم گەنجە چۆن پەیوەندی کردووە بەوەی کە بتوانێت لە پەیمانگایەک بتوانێت فڕۆکەوانی فێر ببێت بزانین ڕاهێنانەکانی چی بوون مەراقمانە ئێمەژەوە بزانین بزانین ڕاهێنانەکانی چی بوون هەمومان دەزانین بۆن ڕاهێنانەکانی شۆفێری چێ بەڵام بزانین هی فڕۆکەوانی جیاوازەکەی زۆرە سانەوە نیە بەڵێ ئەم بە ئاسمانەوەی سیارە تاسەی ئەویش تاسەی هەیە سانە بەڵێ بێگومان ئێمە کاک شازاد دواترەوەشمان بۆ بازەکە بەڵێ بێگومان دەچینە لای کاک شازاد سەردار فڕۆکەوان کە ڕاستە خۆ لە ڕانیەوە لەگەڵمانە کاک شازاد سڵاو لێ بێبیانیت باش وێ دەکەین زۆر باشبی دەمانێت یەک سەرەتا پرسیاری ئەوە لێ بکەین بزانین چۆن ئەمەتان تەقدیم کێ چۆن بیرتان لەوە کردەوە کە بە فڕۆکەوان بە تایبەتی فڕۆکەوانی سەربازی بەڵێ سڵاتان لێبێ زۆر زۆر سپاس بۆ سات نیوز بەیانی ئێوە بینەرانیش باش دیارە بیرۆکەی فڕۆکەوانی لە پێشتردا لە خەون و هیواکانی من بووە و ئەوەی کە هەلێکمان بۆ ڕەخسا لە هێزی فڕۆکەوانی عراق ئێمەش تەقدیممان کرد و بە خۆشحاڵیەوە بەسەرکەوتووی توانیمان لە هەموو ئەو مەرحەلانەی تدریبی و تدریسی ئەوانە هەمویان سەرکەوتن بەدەستبێنین لە کۆتاییدا لە دوای 5 وەرزیەک لە دوای یەک کە هەر وەرزەی دابشکرا و بەسەر 6 مانگدا سەرکەوتنمان بەدەستێنا و پلەی ملازمی فڕۆکەوان کە ژێدەری دووە بەدەستمان هێناوە. بەڵێ کاک شازاد من دووبارە پیرۆزبایی لەکەم بە هیوانی سەرکەوتوو بیت چۆن پەیوەندیت بەم خولەوە کرد یاخود میکانیزمی شێوازی وەرگرتن بۆ ئەم خولە چۆنە؟ چەند خوێندکار بە شێوەیەکی گشتی بەشدار بوون چەند خوێندکار وەرگیرا بۆ نمونە بەڵێ بەڵێ شێوازی وەرگرتن لە ڕێی لینکێکەوە دەبێت کە وەزارەتی دیفاعی عراقی بڵاوی دەکاتەوە ساڵانە یان چەند ساڵجارێک ئێمەش هەر لە ڕێی ئەو لینکەوە تەقدیممان کرد لە دوایەوە لەلایەن زابتەکانمان لە پێشمەرگە کە لە بەڕێوەبەرایەتیەکان و خۆبەخشەکان بەڕێزگا خەسرە و کە عاقید خەسرە و یەکێک بوو لە سەرپەرشتیارانمان لەوێ کە تەلەفۆنی بۆ کردین و گوتی ئێوە وەکو مڕەشەحین دەبێت داخلی فعوسات ببن و فعوساتەکانمان چوین بۆ بەغداد لەوێ لە ماوەی 15 ڕۆژدا هەموو فعوساتی بەدەنی و جەستەیی کە طبیەکان بوون ئەو فعوساتانەمان کرد لە دواییدا لە خۆیان بەزیاد بێ توانیمان بەسەرکەوتووی ئەو مەرحەلەیە شتێ بپەڕێنین ژمارەی پێشکەشکاران زۆر بوو بەڵام ئەوەی کە وەرگیرە 75 کەس بوو 76 کەس ببوورە ئەو 76 کەسە ئێمە 6 کەسمان کورد بووین و دابش بووین بەسەر هەر بەشە جیاوازەکانی کوردستاندا ببوورە پرسیاری ئەوم کرد چەند کەسی دیکە هەبوو لەگەڵ چاناکە کورد بن ئێمە 6 کەس کوردین کاک گەرمیان لە شارە زور و کاک عەبدوڵڵا سەمەد لە هەڵەبجە و من لە ئیدارەی ڕاپەڕین و کاک زانکۆ لە هەولێر کاک موسا لە ئاکرێ و کاک سەلمان لە بەردەڕەش. باشە کاک شازاد کۆرسەکان چۆن بوون چەند کۆرسان خوێن بە درێژایی خولەکە هەر پراکتیشی بوو یاخود تیۆری بوو قۆناغەکانی چۆن بوو؟ بەڵێ بەڵێ دەرسەکانی ئێمە نەزەڕی بوون یعنی تیۆری ئەو دەرسانەمان لە ڕێگەی مامۆستایانی شارەزا لە بوارە جیازیەکانی فڕۆکە خوێن وەکو هەیاکل محارێک بەشەکانی دیکەی نێزاماتی تێران ئەوەی کە پەیوەندی بە پەیوەندیکردنەوە هەیە بە بورجی سەیتەرەوە ئەو بابەتانە بەگشتی ئێمە زانیاریمان لەسەری وەرگرت زایدەن معاداتی تێران ئەوەی کە پەیوەندی بە کارەبایاتی تێران هەیە ئالیاتی تێران ئەو شتانەمان لە ڕێگەی مامۆستاکانەوە بە شێوازی نەزەری وەرگرت. باشە
کاک شازات لەو با بڵین لەو کۆمەڵە کەسی کە بەشداریان کردبوو هیچ کەس هەبوو پەشیمان بێتەوە کە واز بهێنێ لەوەی کە ڕاهێنانەکان سەختن و ڕەنگە نەتوانن لەگەڵیدا بەردەوام بن بێگومان لەو حاڵەتانەدا لە کولیاتی عسکەری ئەو حاڵەتانە هەر دروست دەبێ چونکە لەوانەیە هەبێ بە هۆی زروفێکی خاصەوە نەتوانێت بەردەوامی بدا بە خوێندنەکەی لە کولیاتی عسکەری بەڵام لەخوا بەزیاد بێ ئێمە ئەو شەشەمان بە جەرگی خۆمان توانیمان لێ بمێنینەوە چونکەوەی کە نەیدی بێ شوێنەکە بەشەکە چۆنیەتی دەوامەکەمان چونکە ئێمە سەرەتا ببوورە لە ناسڕیە بووین ناسڕیەش ئەوەی کە ئێستا لەوانەیە پلەی گەرمی لە سلێمانی لای زەنابتانیان لێرە لە دەوری چلوانە بێ لە ناسڕیە ئێستا 50 زیاترە عفو جا بۆیە ئەو شوێنەی کە ئێمە دەواممان لێ کرد بەڕاستی جەرگی دەویست یعنی ئەوەی دەویست کە ئینسان خۆی ببوورێ لە خۆی خۆش بێ تەواو خۆی بداتە دەست ئەو حاڵەتەی کە لەوێ تا تووشی بووە ینی ئەوەش توانیمان کە ئێمە سەرکەوتن بەدەست بێنین بەڕاستی پشتیوانی ماڵەوەمان دایک و باوکمان پشتیوانی نەتەوەکەمان کە بە زۆری ئەوانەی کە پەیوەندیان پێوە دەکردین لە کاتێکدا کە دادەبەزین لە کاتی التیحاقەکان پەیوەندیان پێوە دەکردین چەندین زابط لەلای خۆم پەیوەندیان بەخۆمەوە دەکرد بەس ئەوەندە بەرگە بگرە بەس ئەوەندە تەواو دەبێت لە کۆڵ دەبێتەوە دوایی دەبێتە قسە جێڕانەوە طبعا بێگومان واش بوو هەرەوەندەی کە سەرەتاکەی زعاز بوو دوایی لەخوا بەزیاد بێ کەوتینە ناو دەرس خوێندنەوەوانەوە تۆزێک زەختمان لەسەر لاچوو و ئێستاش لەخوا بەزیاد بێ دوایی 2 ساڵ و نیو تەخەڕوزمان کرد و بووین بەم لازم لە هێزی ئاسمانی بەڵێ کاک شازاد کۆرسەکان هەر بە زمانی عەرەبی بوون بە شێوەیەکی گشتی بەڵێ کاکاکەم تەنها ئەوەی کە پەیوەندی بە زمانی ئینگلیزیەوە هەبوو دەرسێکی تایبەتمان هەبوو کە پەیوەندی بە زمانی ئینگلیزیەوە هەبوو ئەوە دەرسی ئینگلیزیمان تێدا دەخوێن چونکە بەڕاستی ئینگلیزی بۆ ئێمە لە عەربیەکە زەڕورترە ئێمە لەوێدا لە ناو فڕۆکە کە پەیوەندی بە بورجی سەیتەڕەوە دەکەین یان لە هەر حاڵەتێکی دیگە ئێمە هەر بە ئینگلیزی قسە دەکەین بۆیە تەرکیزەکە زیاتر لەسەر ئینگلیزی بوو و دەرسەکانیشمان طبعا عەربی بوو بەڵام مستەڵاحات هەمووی بە ئینگلیزی وەرمان دەگرت بەڵێ باشە کاک ژازاد باس لەوە کرد کە کۆمەڵێک پشکنینتان بۆ کراوە هەر کەسێک کە دەبێتە بۆ شۆفێری ئۆتۆمبیل وەک دەزانین پشکنینی چای بۆ دەکرێت کۆمەڵێش لەم بابەتانە تا چەند پشکنینەکان بۆ ئەوانەی کە دەبنە فڕۆکەوان گرنگە و ئایا و پشکنینانە چین کە دەکرێت بۆ فڕۆکەوان مەرج چیە بۆ کەسی کە دەبێتە فڕۆکەوان بەڵێ ئێمە وەکو باسیشم کرد هەموو فەحسێک هەموو پشکنینێکی جستەیمان بۆ دەکرێت لەو پشکنینەکان گشتیەکان کە ئێستا لە خستەخانەکانی خۆشمان دەکرێن بەڵام هەندێک لە پشکنینەکان کە تایبەتە بەوانەی کە پشکنینی چاوە بە جیهازی تایبەتی ئێمە بە جیازێکی چینی تایبەت کە لە مەدینە توڵبی بەغدا هەبوو فەحسەکەمان کردەوە لە کوردستانە باوەڕ ناکەم هەبێ کە فەحسی چاوتەکە تەواو هەموو شتێکی ینی دیارریەکە لایەکانی چاوت کە ینی حیسابیەوە کە چلایەکی چاوت بەباشی دەیبینێت چلایەکی نایبینێ ینی سەرەوە خوارە و تەنیشتەکانی ئەوە ئەو جیهازە بە تایبەت لەوێ هەبوو ئێمە ئەو فەحسەشمان کرد و فەحسەکانی دیکەش بەگشتی فەحسی مۆخ و دەماغمان کرد فەحسی دڵ و خوێن و ئەوانەی کە باسمان کرد ئەو فەحسانە هەموو بەشێک بوون لە ئەو فەحسانەی کە پێویستن بۆ کەسێک کە ببێ بە فڕۆکەوان و لە داهاتووشدا ئێمە دەکەوینە ناو فەحسی جیفۆرس کە جیفۆرس کاریگەری گراڤیتی زەوی یان تاودانی زەویە لەسەر جەستەی مرۆڤ ئەوە چەند جارێک ینی بۆ چەند بارە دەبێتەوە بۆ گراڤیتی 1 2 3 ئێستامە لە گراڤیتی 1 داین لە زەرزەوی بەڵام بۆ فڕۆکەوان پێویستە بەرگەی 3 و 4 و 5 گراڤیتی 4 و 5 بگرێت کە 4 بەرامبەری تاودانی زەوی ئێستاە بەڵێ کەواتە کاک شازاد ئەو لە داهاتوودا ئەو فەحسانە ئەو مەسەلەی کاک شازاد کەواتە بە پێ قسەکان ئێستا وەک خۆشت باست کرد ئێوە ملازمی دوی هێزی ئاسمانی عێراقن وەکو فڕۆکەوان کەواتە مەرجە لە دوای ئەوەی کە بووی بە ملازمیش ئەم خولانە بەردەوامی هەبێت یاخود فڕۆکەوان هێزی ئاسمانی پێویستی بە ئەپدەیت بێت چ تیۆری بێت چ پراکتیشی بێت
ببوورە وڵی دەنگەکە توازانە بوو. کاک شازاد بەڕێستان ئێستا ملازمی دوون لە هێزی ئاسمانی عێراق. بەڵام مەرجە ئەم خولانە لە دوای ئەوەی کە بووی بە ملازمی دووش بەردەوامی هەبێت چ تیۆری بێت چ پراکتیکی یاخود فڕۆکەوان پێویستی بەوەیە بەردەوام ئەپدەیت بێت. ئێستا ئێمە بەڵێ وازە ئێستا ئێمە ملازمی فڕۆکەوان و بەکالۆریۆسمان لە علومی تەیران وەرگرتووە. بەکالۆریۆس لە علومی تەیران بدون تەخەسوس بەبێ تەخەسوس بەبێ ئەوەی کە ئێمە سنفێکمان هەبێت کە ئیشی تێدا بکەین کە تەیرانە. لە دوای ئەوەی کە تەواو دەبین لە هەموو جێیشی عراقی وایە کە تەواو دەبی ئەو دەداخلی دەورەی سنف دەبی. طبعاً لە پێشووتردا بە شێوازێک بۆ تەڵەبە لە ناو کاتی دەوامدا فڕیوە بەڵام ینی تەڵعی هەبووە. بەڵام ئێستا لە عراقدا بەش زۆرێکە کە دەبێ ملازم ئەو جار لەوێوە داخلی دەوراتی سنف دەبی کە دەوراتی تەیرانە و بە پێی مەراحل نزیکەی 150 سعات پێویستە بفڕی ئەو کاتە جنعی تەیران کە دەبێ بە ڕسمی دەبێت تەیاری فەحالی پێدەگوترێ ئەو جن هەدەبەستی و مخصصات لە حکومەت وەردەگری بەو ناوە. باشە کاک شازاد بێگومان فڕۆکەوان تایبەتبوونی خۆی و هەروە پابەتبوونی خۆی دەوێت. بۆ نمونە وەکو خۆت باست لە کۆمەڵێک پابەتبوونی بابەت بە فیزیاوە کرد. ئایا لەم خولانەی کە دەتانبینیم باسان لە بابەتە فیزیایەکانی وەکو پەستان کێش هێزی ڕاکێشانی زەوی باستان لەمانە دەکرد بۆ نمونە کاتێکە فڕۆکەوان بەڵێ بێگومان هەندێک جاریش ئێمە نەزەریاتی تەیرانمان هەبوو نەزەریاتی تەیران تایبەت بوو بەو بابەتانەی کە پەیوەستن بە فڕۆکەوانیەوە لە هەموو بابەتەکان بە تایبەتی لە فیزیادا کە ئێمە چەندین زانامان هەیە لەسەر بابەتی زەخت و ئەوانە قسەیان کردووە بە تایبەت بوون ئێستا برنۆلی کە هەموو فڕۆکەکان کە ئێستا دەفرن لەسەر ئەوە ساسی ئەو قسانەی ئەو زانایە دەفرن بەڵێ ئێمە بە وردی باسکردنی زانایەکە باسکردنی یاساکانیان باسکردنی هەموو ئەوانەمان لە دەورەکەدا وەردەگرت. باشە ئەی بابەتەکانی بۆ نمونە کاتێک فڕۆکەوان دەکەوێتە ژێر فشارێکەوە لە ئاسمانجا ڕەنگە ئەمە کارێکی سەخت بێ ئەوانەتان بۆ ڕوونکراتەوە لەو کاتەوە لەو بارودۆخانەدا چۆن مامەڵەکە بکەن لەگەڵ ئەو بارودۆخی کاتێک دەکەونە ژێر فشار؟ بەڵێ ئەوە لە حاڵەتی تەواڕیە کە فڕۆکەوان پێویستە پەیوەندی ببەستێ لەگەڵ برجی سەیتەڕە و لە دوای ئەوە هەندێک بەپێی حاڵەتەکە حاڵەت تەواریەکە شێوازی دەربازبوون لەو حاڵەتە ئێمە بە نەزەری تەمان خوێندومانە و لە داهاتوشدا بە عەمەلی هەمان ئەو بابەتانە و شێوازی دەربازبوون لە حاڵەتی تەواریەکان وەردەگرین. بەڵێ کاک شازاد باست لەوە کرد کە نزیکەی 150 سعات تەڵعاتی جەویتانە بۆ نازانم بە کوردیەکەی دەرچوونی ئاسمانی پێوتریانە ئەو 150 سعاتە ئەو فڕۆکانە دیاری کرابوون جیاوازە لەگەڵ ئەو فڕۆکانی کە لە دوای تەخەڕوج بەکارێنن. فڕۆکەکانی تەدریبی طبعا لە عێراقا ئێمە چەندین فڕۆکەی تەدریبیمان هەیە لەبەر حاڵەتی ئەمنی ناتوانین هەموو ناوەکانیان بینی شێوازی ئیشکردنیان باسکەین بەڵام ئێمە لە فڕۆکات تەدریبی دوو فڕۆکەی تەدریبی ئیبتیدائیمان هەیە و دوو فڕۆکەی ینی نیهایی ئەوەی کە دوای تەواوبوون لە فڕۆکەی یەکەم مەتۆ دەچێت سەری لە دوای ئەوی کە ئەو دوو فڕۆکێت تەواو کرد ئەو دەتوانێت بچێت فڕۆکە سەر فڕۆکە ئاسبەرزەکان کە فڕۆکەی T50 فڕۆکەی F16ەیە ئەوانە لە دوای مەراحلی تەواوبوونی تەدریب مەرحەلە بە مەرحەلە زابطەیەکی تەیار دەتوانێت پێیان بگە. باشە کاک شازاد تا چەند گرنگە فڕۆکەوان زانیاری تەکنیکی هەبێت لەبارەی فڕۆکەوە وەک زانین بۆ نمونە گەرەتۆ بێلێک لێ بخورین دەبێت شۆفێر زانیاری هەبێت لەوەی کە حەماوەی هەڵدەسێت سامگێڕ چیە مەکینە چی ئەم بابەتانە چیە تا چەند گرنگە بۆ فڕۆکەوانی میکانیکی بەگشتی بەڵێ لانی میکانیکی بەگشتی ئەم فڕۆکێت تا چەند گرنگە فڕۆکەوان جگە لەوەی کە خۆی فڕۆکەکە با بڵین کۆنتترۆلی فڕۆکەکە دەکات تا چەند گرنگە کە ئەم زانیاریانە شێ بێ سەبارەت بە فڕۆکە. بەڵێ ئەوە زۆر گرنگە بۆ فڕۆکەوان کە زانیاری تەکنیکیشی هەبێ وەکو مهندسێک کار بکات لەسەر فڕۆکەکەی چونکە ئەوە لە کۆتاییدا ئەو فڕۆکەوانەیە کە دەفڕێ ئەو فڕۆکەوانەیە کە لە ئاسمان تووشی حاڵەتی تەواری دەبێ لەو حاڵەتەدا زۆر پێویستە کە
زانیاری تەکنیکی وەکۆی کە باست کرد هەی بێ لەسەر ئەو فڕۆکەی کە بۆ خۆی پێی دەفڕێ لە حاڵەتێک چۆن باسیشت کرد کەسێک سایقی سیارەیە کە تەقەتەقێکی لێ پەیدا دەبێ ئەگەر زانیاری نەبێ لەسەر شێوازی دەنگەکە ینی نازانێ هۆکارەکە چی بووە لەو حاڵەتەشدا لە ناو فڕۆکە کە حاڵەتێکی تەواوی دروستە بێ لەوانەیە فڕۆکەوان بتوانێت بەهۆی ئەوەی کە زانیاری خۆی لەبارەی بابەتی تەکنیکیەکانەوە هەیە بتوانێت خۆی دەرباسکە لەو حاڵەتە تاڕەیە کە تێی کەوتووە. بەڵێ کاک شازاد من دواپرسیارت ئاراستاکەم. ئاشکرا لە سەردەمی ڕژێمی پێشووی بەعسا دۆڵی بالیستان چیمیاباران کراوە. تۆ خەڵکی ئەو دەڤەرێ خەڵکی ئەو ناوچەی چ هەستێکە تێ ئێستا بوویتەوە بە فڕۆکەوان لە هێزی ئاسمانی عێراق؟ طبعاً ئەو هەستەی کە ئەمن هەمە بەڕاستی ینی پێوانە ناکرێت بە قسە دەرنابڕدرێت چونکە بەڕاستی ئەوەی کە بەسەر ئێمە یاهات ینی مەساد بوو ئەوەی کە هێزی ئاسمانی عێراقی سەردەمی ڕژێمی پێشوو بەسەر ئێمەی داهێنا بەڕاستی مەساد بوو. ئێمە لە گوندی شەخۆسانان نزیکەی 300 شەهیدمان هەبوو. ئەوە بەهۆی ئەو فڕۆکانە بوو کە وەکو چۆن دەڵێ وەکو قەڵەڕەش بەسەر شێخۆساندا ئەوەی کە لە دڵیاندا بوو ناخی لە پیسی ناخیان بەسەر ئێمەیان داڕشت. ئێستا ئێمە کە بووینێتەوە فڕۆکەوان لە هێزی ئاسمانی ئەوەمان لەبەر چاوە کە ئێمە لە ناخۆشیەوە هاتوینە ئێستا ئێمە نیازی تۆڵەکردنەوەمان نییە ئینشاڵڵا شتی وا ڕوونادا ئێمە ناتوانین وەکو کورد دەست بۆ گیاندارێکیش بەرین لە ناوی بەرین سزای مرۆڤێک. ئێمە ئەوەی کە لەسەرمانە ئێستا لە هێزی ئاسمانی عێراق پاراستنی ئاسمانی عێراقا و پاراستنی گەلی عێراقا و گەلی کوردستان بە تایبەتی لە هەموو مەترسیەکە ڕوبەڕووی دەبێتەوە. ئەوە لە ئێستادا و لە داهاتووشدا ئێمە دووباری دەکەینەوە کە ئەوە واجبی ئێمەیە کە خزمەت بە گەلی عێراق و گەلی کوردستان بکەین و نێڵین هیچ هێزێکی دەرەچی بتوانێت داخلی سنوورەکانمان بێت و ئاسمانی عێراق پارێزراو بێت لە بەردەستی چەند فڕۆکەوانێک یان هێزێکی ئاسمانی کە خزمەتی هەموو گەلی عێراق بکە و بۆ هەموو گەلی عێراق ئیش بکە نەک تایبەت بە بەشێک تایبەت بە دەستەیەک بێ و ئەوەش ئینشاڵڵا خوای گەورە پشتیوان بێ هەر قسە نابێ و لە داهاتوودا بە عەمەلی ئەوە دەسەلمێنین کە ئێمە توانای ئەومان هەیە کە ئەو ڕێگریە بکەین. بەڵێ کاک شازاد دەست خۆش سپاس بۆ تۆ دووبارە پیرۆزبایی لێ دەکەین سپاس بۆ تۆ کە ڕاستەخۆ لە ڕانیەوە لەگەڵمانە بوو سپاس بۆ شازاد سەردار فڕۆکەوان کە ڕاستەخۆ لە ڕانیەوە لەگەڵمانە بوو.